دەینێ سەر بابەتی گەشتی فڕۆکەوانی لە نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی ئەو گەشتانەی کە هەفتانە یاخود ڕۆژان لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ئەنجامەدرێت. ناسەر شبلی وەزیری گواستنەوەی عێراق ڕاگەیان ئێستا کار ئاسانی یاخود ئاراستەیەک لە حکوومەت عێراقیە کە چاوخشانەوە بە بلیتی فڕۆکەوانی نێوان هەولێر و بەغدا دەکەن. وەزیری گواستنەوەی عێراق بۆ ئاژانسی وای عێراقی ئاشکرای کردووە وەزارەتەکەیان هێڵی ئاسمانی عێراقی ئاگادار کردوتەوە کە چاوخشانەوە بە نرخی بلیتی فڕۆکەوانی یاخود فڕۆکە لە نێوان هەولێر و بەغدا بکاتەوە. ڕوونیشی کردوتەوە کۆمپانیای عێراق لیژنەی تایبەتمەندی هەیە بۆ ئەو مەبەستە و توێژنەوەی بۆ دەکەن و ئەنجامەکانیش دەخەنە ڕوو. هەر لەبارەی ئەو بڕیارەی وەزیری گواستنەوەی عێراق کە ئاماژە بۆ دەکات چاوخشانەوە بە بلیتی یاخود نرخی بلیتی نێوان هەولێر و بەغدا بکەن و باسی شارەکانی دیکەی نەکردو لە هەرێمی کوردستان، بەڵام تەنها باسی هەولێر و بەغدا دەکات وەک ئاماژەیە کە دەیانەوێت چاوخشانەوە بە نرخەکان بکەن، ئاگرانی دەخەن یاخود هەرزانی دەکەن. ئەوە دواتر لە میوانەکەم دەپرسم دەستۆدیۆ محەممەد زێباری ئەندامی باڵای یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری هەرێمی کوردستان لەگەڵمانە. کاک محەممەد زۆر بەخێر بێ. زۆر سپاس لەوە پێشکەوتن. ئەم بڕیارە لە کاتێکدا کە جمونجۆڵەکی باشێ ئەو گەشتانی کە ڕۆژانە لە نێوان هەولێر و بەغدا هەیە لە ڕێگەی فڕۆکەخانەکان، تا چەند ئەو جمونجۆڵەوا دەکات کە دەستکاری لە نرخەکان بکرێت یاخود چاوخشانەوە بە بلیتەکان بکرێت؟ خۆی پێشی بینە سەر مۆزوعی جمونجۆڵەکە بێن باسی مۆزوعی زۆر مهم کە لەسەر مۆزوعی دەمەستێک فلایت ئەوەی لە بینی هەولێر و با بڵێن چ بەغدابی چ نەجەف چ بەسرا ئەتیبارەوانە ڕەحلاتی داخلیە. مشکلەکەی کە کاتەکان نەگونجاوە، یعنی ڕەحلات پێشی ئێستا بەیانیان هەبوو نیورانی و ئێوارە و شەوی شەو، ئێستا تەواوی ڕەحلەکان بوویتە شەو. لەسەر مۆزوعی جمونجۆڵ بەڵێ هەر کاتێک لە با بڵێن جەژن مناسبات لە هاوین یاخود وەکو بڵێن هەر وەزعی ناباربی لە با بڵێن لە بەغدایە تەبعا ئەو کاتی جمونجۆڵی چون و هاتنی ڕەحلاتی داخلی لەسەر با بڵێن هێلی ئاسمانی عێراقی بەتایبەت چکان هێلی دیکەش هەیە ئیش دەکەن، تەبعا ئەکیدەوە بەرچاو زیاد دەکات. باشە لەبارەی ئەو بڕیارەی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق، یعنی باسی چاوخشانەوە بە بلیتەکان دەکات، ئێوە ئاگادارن لەو بڕیارە هیچ دەنگۆیەکەیە کە هەرزان بکرێ یاخود بە پێچەوانەوە گران بکرێ؟ واللهی ئەو پرسیارە زۆر گرنگە، چونکە معدل با بڵێن لە ماوەی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو ئەو باسە هەر باز دەکرێت، بەس لەسەر ئەرزی واقع تیکتەکان نرخی گرانە بەڕاستی. چونکەمە ئەگەر دەست پێ بکەین ینی نرخی هەرزانترین تیکت کە $72 حتا $150 دەڕوا بەس یەکسەر. ئەو $72 با بڵێن وەکو عەرزەکی هەندەجا لەسەر هەر ڕەحلەک 5 ئیکۆنۆمیۆی باس ئەوانە ئیکۆنۆمیە بزنسەکەی بە 150 160، بەڵام ئەوەی کە دەست پێ دەکا 72 مەسەرەن 110 120، یعنی با بڵێن کلاسەکان بەو جۆرەیە، بەڵام ئەوە فقط چوونە چون و هاتن، یعنی بەڕاستی پارەکە زۆرە، یعنی بێت و ئەگە یعنی ئەمە ئێستا ئێرلاینزەکەی لە بەرامبەر با بڵێن هێلی ئاسمانی عێراقی تکتەکانی لە $6 دەست پێ دەکا، یعنی فەرقەکەی زۆر. باشە کاک محەممەد، ینی باسی نرخەکەت کە ڕاستە نرخەکان گرانە بە جوێرەی ئەگەر ئێمە بەراوردی بکەین لەگەڵ تورکیا یاخود وڵاتێکی ئەوروپی، ینی هۆکار چیە بۆ وا گرانە، ینی کەمی سەرنشینە یان هەر نرخەکە وا دیاریکرا؟ بەعکسەوە کاتی زیاد دەکات زیاتریش دەکەن، یعنی بدلیل ئەم باسی ئەو مەسەن $72 کرد. ئێستا لە هاوین بڕۆ مەسەن لە ڕۆژانە 3 گەشت هەیە، 3 تا 4 گەشت هەیە لە بینی هەولێر بەغدا، لە بینی هەولێر نەجەف لە هەفتەی 2 گەشت هەیە، بەسڕەش ڕۆژانە گەشتەکەیە. یعنی ئەو $72 ئەسڵەن دەتوانین بڵێن وجودی نییە، یعنی بە مەوزوعەکە بەڕاستی با بڵێن ئەو پەر شەفافیت کە ئەو مۆزوعی سعر و شتیوە کەس نییە سیاسەتی تەسعیری لەسەر هێلی ئاسمانی عێراقی بەتایبەت با قسە بکەین.
گۆڕانکاری بەسەر سعرەکان هەر بەرزە هاوین زستان هەر بەرزە باشە ئێوە وەکو یەکێتی فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان هیچ داواکاریێکتان هەبووە هیچ بەرنمەیەکتان هەبوو بۆەوەی قسە لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی عراق بکەن یاخود لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆەوەی داشکاندن یاخود نرخەکان کەم والله بتأكيد يعني ئەمە بین لەسەر باسی یەکەم چووکە مشکلەکە با بزانم لە کوردستان نییە بەسەڵاحەت ئەمە مەسەن ئێستا لەو نمونە با بڵین باسی هەر سیستەمێک بکەین هەر ئێرلاینزێک لە کوردستان یاخود تەواوی دنیا سیستەمی هەیە کە ترافل ئەیجنسی بتوانی بەکاربینی لێرە تا ئێستا مەوزوعەکە فقط وەکیلی عام با بڵێن یاخود بریکاری سەرەکی تەنها ئەوان دەتوانن تیکتی ببڕن لە هاوڵاتیدا تەنانەت مەکتەبەکانی خۆمانەوە لە تەواوی کوردستان لە تەواوی عێراق ناتوانن هەمووی بە واتساپ و بە ئیمێل و تەلیفۆنکاری يعني ئەوان ئەو خزمەتیان نییە تا ئەو دەبێن با بڵێن سەراحەت گوێمان لێ ڕاگرن بڵێن کاکە تیکتەکان ڕاستەوە یعنی بەڕاستی باشە کاک محەممەد چەند هێڵی فڕۆکەوانی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق گەشتار دەگوازنەوە ینی مەبەستت لە داخلی دەمەستێک فلایت هەر عێراقیە و فلای بەغدادە و فلای ئەربیلیش هەندە گەشتی دەکا ئەویش یان دەتوانین بڵێن تەنانەت ئەو سێ ئێرلاینزە ئیش دەکا بەڵام هی سەرەکی وەکو گوتم خزوی عراقیە ئەو گەشتانەی کە دەکرێن ینی کەسانی بازرگانن یاخود گەشتیارن یان هاوڵاتی ئاسایی زیاتر کامیانە سێ چار بەشەکن بازرگان با بڵێن با زۆر بە وازەحی بڵێن کە تەواوی زۆر هاوڵاتی عەرەبی بەسەن عێراق لێرە نیشتەجێ بوون لەوێ لە هەر وەزارەتێک ئەوانە مەسەن چوون هاتنیان زۆرە جموجۆڵیان زۆرە تەنانەت زۆر کەسی ئینسانی نۆرمالیش تا حەدەک دەتوانی بێت دەڵێ ئەمنیش بەکاردێن بەڵام لە بەر مەوزوعی کە سعری تێکی زۆر گرانە ئەوە بەشی دووەم با بڵێن نییە زۆر جان نییە سێم کاتەکان گونجاو نییە ئەتو فەرمو ڕحلە کە سەعات 11 شەوێ ڕحلەی دوم 11 شەوێ ینی بەیانیان نییە ئێستا بالمطلق دەتوانین بڵێن لە هەفتە ئەگەر ڕحلێک دوو هەبی هەمووی لە سەعات 7 با بڵێن 5 ئێوارە 6 دەڕوا ینی مسافری میوانی کارەکان دیاری نەکردی نانە هەر دەڵێن لۆدە بەڵام ئەتە لە زستانیش تقریباً ئەو سکێجوڵە هەیە ئێستا با بڵێن لۆدە مەسەلەن تارەکان بەکاردێ دەستنیشتەکانی با بڵێن ئینتەرناشنال بەکار گەشتەکان زیاتر لە سلێمانیان لە هەولێر نا لە هەولێر معدل لە 3 تا 4 فلایت ڕۆژانە یاخود گەشت دەکرێت بەغدا وەکو گوتم لە هەفتە بەگشتی دەمێ پرسیارێکدا ڕاستە بکەم ئەو گرژی و ئاڵۆزێکە لە جیهان هەیە بە تایبەتی جەنجی ئۆکرانیا بابەتی گرانبوونی نرخی سوتەمەنی هیچ کاریگەری لەسەر گرانبوونی بلیت هەبووە لەسەر ئاسی جیهان زۆر مهمە ینی تەواوی ئێرلاینزەکان ببەرچاو تیکت بەراورد بکەین بە دوو قۆناغی تێپەڕکەین قۆناغی پێشی کۆرۆنا یاخود پاندەمی پاش کەرنتین و ئەوە و ئێستا تەحدیدەن پاش ئەو شەڕێک کە ئێستا هی ئۆکراینە و با بڵێن رووسیا تەواوی تەسیری کردێ لەسەر نرخی تکت زۆر سپاس محەممەد زێباری ئەندامی باڵایەتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە هەرێمی کوردستان زۆر سپاس بەخێر بێ زۆر سپاس